جۆرەکانی شێرپەنجەی غودە زۆر خۆشەویستان ئەوەی کە باسمان کرد جۆرە پاک و جۆرە باشەکان بوون بەڵام جۆرمان هەیە ڕاستێکی ترسناکن بەڵام لە فەزڵی پەروەردگار ئەمانە کەمن لە نەوعی مێدولەری لە نەوعی ئینسولەر لە نەوعی ئەنەپلاستیک یعنی ڕاستێکەشی لەگەڵا بێ زۆر جار پسپۆڕی نەشتەرگەری کە احتیاتی خۆی خات بۆ ئەوەی کە غودە ئەگەر گومانێک لەسەری بوو زوو لای بە چونکە گری غودە قابلیەتی گۆڕانی هەیە بۆ سەروتر و بۆ خراپتر لەبەرەوە ئەکرێ یەکەم جار مەڵتی نەدولەر بێ واتە غودەیەکی گریاوی بێ بە شێرپەنجەی باش ئەگەر چارەسەر نەکرا ئەنجا بێ بە شێرپەنجەی خراپ بۆی زۆر جار کە احتیاتی ئەمانە ئەخرێ بۆ ئەوەیە کە خوانەخواستە نەخۆش بم خۆناغانەیان تێنەپەڕێ و لە شوێنێکە ئەم پرۆسەیە قەت ئەکرێ و نەگاتە حاڵە مەترسیدارەکە بەڵام گەر تووشی ئەوە بوون زۆر جارەمانە هەتا ئەگەنە حاڵەتێک ژیانیان زۆر کورتە بەس لە فەزڵی پەروەردگارە ئەمانە تووشی گەنج نابن ئەنە پلاستیک بە تایبەتی لە تەمەنێکی پیرە تووشە بن بەڵام بەداخەوە ئینسان لێی نەجاتی نابێ ئەگەر توش بوو بە تایبەتی لە تەمەنی سەر و 50 ساڵیە بۆیە سەرەتانی غودە ئەنواعی هەیە زۆرینەکەی باشە کەمینەکەی خراپە زۆرینەکەی ئەوەی کە باشە لە گەنجایە ئەوەی خراپیشە لە پیرایە خی گەورە تەمەنی هەموو لای درێژکە و سەلامەتتانکە بەڵام هەرچۆنێ بێ ئینسانە بێ بەدوای بەخس و عیلاج و چارەسەری خۆیان بچێ هەتاوەکو ئەخیر بەڵام بە پشتیوانی پەروەردگار غەیری یەک نوعیان نەبێ کە باسمان کرد نوعەکانی تر ئەوانیش بۆ خۆیان قابلی چارەسەرن و عیلاجەکرێن و تا ئێستاکەنش هیچ لە سەرەتانەکانی غودە چارەسەری کیمیاوی بۆ داناندێ یاخود بۆ دانراوە کە ئیفێکتیڤ بێ و کاریگەر بێ بۆ سەر نەخۆشیەکە بڕبڕی پشتی ئیشەکە و کۆرنۆشتۆنەکەی بریتیە لە لابردنی غودەکە بە نەشتەرگەری و پاکردنەوەی گرێکانی دەوروبەری سمارت وەرچەرخانە